ئێستا کەمێک کارم هەیە. ئەو کارە لە ئێمە گرنگترە؟ ئەو کارە لە خێزانەکەت گرنگترە؟ نەعلەتێکم لەسەرە ناڕوا دەنگێکی ئەوەندە ترسناک ناومێشکم هەیە بێدەنگ نابێ. دوو پیاوان بهێنایەوە بۆ لێکۆڵینەوە. خەریکە پیر دەبی عالی سیرکە و هەتیوانە تویان لە عەرزی داوە. ئارام بۆ عالی هیچ خۆت لێکمەدا تازە نەعلەتت لێکراوە ئەمەر هەر دەدۆزێتەوە گولەیەک لە تەختی نێچەوانە دەدا لێگە ڕێبالێتە تۆ ڕزگار دەبی و منیش ڕزگار دەبم ها؟ نەخێر هێشتا نا هێشتا نا. لەوەرە کاک عەلی بۆ کوێ؟ دانیشە دایە قسە مەکە دانیشە. چی بۆ داکە؟ ئەوە چی دەکە لێرە؟ هاتە سەیرێکی من بکات. بۆ؟ ئەمەی بینیوە زانیوێتی لە بەرەو شتە بێ تاقەت دەبم بۆیە هاتووە دڵم بداتەوە. کەس نەما ئەوە دڵت بداتەوە؟ نەخێر ئەمە کاری کوڕەکانمە بەڵام کوڕێکیان قاتیل دەرچوو یەکێکشیان خەریکی کێشەکانێتی کەسم نەماوە بێگانەیەک هاتۆ دڵم بداتەوە. بڕۆ سەرەوە نامەکە بێنە. نامە چی؟ لێرە وا دەڵێ ئەو نامەی عومەر بۆی نووسیوی وتم بڕۆ بیهێنە. خۆم ناڵیم دا ها ناهێنم. تۆشەکە زەحمەت نەبێ دایکت چی وە دوا بکەم ئەمەت. لە هەموو کەس زیاتر دڵی تۆم شکاندوو مەمەد. براکەم کەس تاوانبار مەکە کەس تووڕە مەکە من تاوانبارکە من تۆم زیهێشت پێشەوەی بێمە ئێرە من تۆم زیهێشت مەمەد. من تاوانبارکە براکەم هەمووی ڕاستە. من دزیەکەم کرد پیاوم کوشت من تاوانبارم. دەبووە زۆر پێشترەوەت پێ بڵێم بەڵام ڕوون نەبوو بیڵێم نەمدەیزم شەوەیە یادیم بکەیتەوە بەڵکو هەروەکو ئەمت ناسیوە شتی ئەوەندە خراپم کردووە ئیتر خۆشم نازانم من چێم تۆ داواکاریم لە تۆ ئەمەیە مەمەد من ناخت بکوشە ئیتر لێت دەپاڕێمەوە منی ئەو ڕۆژە ڕۆژی تاوانەکە و منی ڕۆژی پێشتاوانەکە بکوژە ئیتر ڕۆژانی دۆتریش هەمووی درۆیە ئەو عمەری ڕابردوو بێنەوە بیری خۆت کاتە بەیەکەوە بووین ئیتر من ناوام براکەم بم کوژە ناخت تەواو بوو
تەواو. باشە ئێستا ئەو نامێ بستێنە. بستێنە؟ وتم بیستێنە. کاکی تۆیە پیاویشی کوشت بێ دنیاشی خراپ کرد بێ دەبێت پشتی بگری. ئەمە شەرمەزاری نییە بۆ تۆ دەبێت پشتی بگری. سەیرم کە من تۆم ئاوا پەروەردە کردووە ئاوا فێرم کردووی ها شەرمە بۆت. ئێوە بران دایکە کاکم ئێوە دوو بران نابێ مردن لێکتان کات تاوان زیاتان کاتەوە. ئێوە ئەو هان بەڵام ئێوە هەردووکتان ئەوەی ئەمەی نووسیوە بەمەش باوەڕ کابراکەی خۆی سوب دەکا. تۆ لە عومەر زیاتر زۆر منت شەرمەزار کرد مەمەد. شەرمەزاریە بۆ تۆ کوڕم. دایکە بڕۆ ژوورەکەت نامەوێ ئێستا لە تەنیشتم بی. بڕۆ ژوورەکەت. عومەر چاوشۆرت کردم عومەر. گوێ دەبێت هەیە بە هەموو کەس گوێی لێبێ. 12 ساڵ بێ تۆ ژیاین وامانزانی تۆ مردووی دواتر پرسەمان بۆ دانای. هەموو ڕۆژێ کە دەچوومە ژووری مەمەد هەموو ڕۆژێ ئەو منداڵە گریان و هاواری دەکرد. کاکە هەوڵ دەم ئێوە پارێزم دایکە. ئەمەش بە نەفرەت بێ ئەم جۆرە پاراستنم ناوێ. تو تێناگەی دایە؟ چی تێناگەم؟ بردننی تاکە ئومێدی براکەت درۆ و خیانەتکردن لەگەڵ خێزانەکەت لەوەی نایە بەڕاستی دایکت لە باوەش بگری؟ ئەمەم ناوێ. بۆی وام کرد تاوامەت هیچی بەسەرنێ دایکە. بەو کارە مەمەدت کوشت گەورەی براکەت فەوتان بە مردنەوەت نەکرد بە زیندوی کردت. نە ئەو تۆڵێم دەوێت نە عەدالەتشم دەوێت. وامەڵە دایکە تۆ نازانیت چیان لە من کرد. تۆ نا بە تەنیا تۆ نا لە هەمومانیان کرد. بەڵام خێزانەکەمان ماوە. ئەم ماڵە گەڕانەوەی تۆی دەوێ گەڕانەوەی عومەری ڕاستەقینەی دەوێ. تۆ نا عومەرم دەوێ. ئەو عومەرێ شتانەی نەکردو کە تۆ کردوتە. حەقی تۆیە. تۆیان گۆڕیوە کوڕم. تۆیان تێک داوە. دایت خۆشتانە مەڵێ. دایکی تۆ کێیە ها؟ چونکە من دایکت نیم. ناوی تۆ ئەزەلە. من تۆم خۆش نەویستووە. تۆ بڕۆ با کوڕەکەم بێتەوە. پێی بڵێ پەیوەندی پێوە بکە. من ئەوم دەوێ. من عومەرم دەوێ. من کوڕی خۆم دەوێتەوە. دایە تۆ بڕۆ. من دەزانم کەی عومەری من دێتەوە. ئەو تاکە کەسە. ئەو تەنها ڕاستی دەڵێ. ئەو دڵە پاکەی بە هەموو کەسێک نیشان دەدات. تۆ بڕۆ. ئەم جارە بێ عومەری من نەیتەوە ماڵە. جارێکی تر نەیتەوە ماڵە. تێگەیشتی؟ جارێکی تر نەیتەوە ماڵە.